هر انسان 1001 مرتبه روی تی دنیا دواره خو فوت کرد فانی بود ولی او روح زنده است اما کسانی کیش لدیمان منن یوشیم او روی تد ای دنیا اما یوشیم دادگاه قیامت هست ولی بهش و دوزخ ها ای دنیا ولی دی کسی خبر نورده که مثلا اما لو دنیا شوف من کردنیا نکردنا ولی اما دفتر من فرمایش که دفتر یارسان تاویز بر رو اما رو قبول دیریم اتقاد دیریم که ید درسته انا ناو این زردک ایو تشریف دیرین بهش کامل نیتی ناب دوزخ کامل هست یه جوری که آیم یا پایده بهش بو هست ناو این دنیا روشنه هم بهش هست هم دوزخ هست سلام عايش شريفي سعد الله مسافري هولندي سعد الله عايز زردة شوني واضح شونا تذكر ومدرسة دي والله هيك ما يسوام يسأل الجناب كم بدنا بينا مشيت كريتو أخويا ميجي تمنا كلهم تم نعمشي ده نسام تم تلاقي كده نسم بو بيشش ورجعنا على البطارة عيش دار ده ستنا كده والله منيش هم كار ما كردوا نامم دا ولا هيك كار كم بوم نكردوا أو لا ما نتشخور لا أو مردم شيء عن كردوا بدرس أويك أو وقتي كي مسؤولين بو خارج أو وقتي كده سدنا داوتي بله كان داوتي بعيد كده يما يشتبه بيجن كم لا أولي جنگو من على جنگو ولا ويقعد جنگا قولة بيمنو وسداي بومبوز هو بيمو بومباران توفو تفانكو تام ارسلان و ریزا و سوار بیوزین و پناوت و جهان آفرین صدای حاضر باش دنیا و شیپور تمام جنبی نزدیک کدور سپا تمامی نکو یردن تی بو سف جمالا کرده روز جمعه بی اول روز عید قربان هفته یه سی جعفری بی هفته هاوردونی رجمه بی شلوغ بی شلوغ بی 31 4 6 هفته جی شیمیایی هفته مراسم یکی لسادات حسینی بی ایده لسنقطه که کم بماران شیمیایی بی أورقه بلد أوري هات أيدي هواقيما دبلي هواقيما استفيد هات ومن أزايم هواقيما ناوي تشد ولي وطن ميراجع ای بس داو خو حال درسایم دست شين باندي كدالو ودوارو هل گردیانو بوم داخست ایما احساس کردیم که هواپیمای ایرانه چون هم ارتفاع بان بی هم هیچ داشتم رو اولا وقتی متمالان کار خوان کردن و هاتن چین سودیاو حتی معشای کردیم ناکام سه چوار رماهات یکی کیلو چم درگمه یکی کیلو ای قرصانه یکی کیلو پر آوای دی چوار طرف من این کرد شیمیایی بعد از یه چند دقیقه باور که بیه شهر خاموشان صدای نمان در داود نزدیک 100 نفر کشتن رمیا
چ سیاتی هاتە وەرد چۆما و فراخ کردم و گیج خواردم من چیمە ئەو مەحلە بمباران شیمیاییە بەد مەطلعاتمە نەوە کە شیمیایی چییە؟ بەدەو ماڵبی پەنجی مرد، ماڵبی چواری مرد، ماڵبی سیانی مرد، ماڵبی دوانی مرد. من خۆم یە دیۆ داشتم دا و هەشت مناڵ شیرە و پەنیرە داشت خۆم کەپڕم من دیۆتە مردم. نیمقەی دارەدا مەلوچک لێری کەفێ خوار دەرباوەی هاری چونانە بازی بەرزن ئیسمورە قەیدارە کەوتە خوار مەمە تۆجی نێ من شیمیایی چەس تەرکشەکەی کەوتە ناوی هەوشی ماڵ باوکم ئێمە مانگا ئەمانەمانە بوو کلەنی گشتی کەف زمانێکی ئیمە هاتیمە 2 نەفەر زندە بی 2 نەفەرە یەکێکی و ناو یەک و ئاو کەفتیدن یەکێک ئەوەکەی چێ و پێمان وەت کۆمەکمان بکەن کە ئیە و ناو ئاوەکە دەرباری مشاهد نەمرێدن یە بوو ئێساس کردین بوو میوە گەنیای بوو کاکاو و چ هەمچی بووی داشت وەتن ئاغا شیمیاییە ئیجور بوویەکدەری شیمیاییە نەچنە خوار بکەنە بەرزی حتى الآن بلا كام جنازة لكورة كفتو بس كان صار شلون أم جنازة لون بلا يقلي لو جنازة ولا تو هفته بادي يبان جنازة كمان يوم باوك وسر فرزن نسفر جاي آيام بيد نتوان جنازة غير خوي خاكي بقيته ئاو قەسڵان جاڕیبی دەبان تا خوار هەر کەس سوورە دێ شوت هەر کە لەلی خوارد یە لازەبی یعنی یەک دەقیقەش گیان نێست یەک دەقیق یعنی دەش مردم زرده مردم قدیمی گن زوانیشان زوانی ما کامل من الان کردی عرض کنم زوان کاملی ما هورامیه زوان من هورامیه دین من دین یارسانه آلیلای آل حقی دیما عرض کنم جزء شهرستان کرنی من استان کرماشان این منطقه باستانیه که زمانی که اسلام لیره حضور پیدا کردن و یزنگر شکست خواهد یکیش چند سال لیره بینه البته چند صد سال قدیمی چند هزار سال است چند نکته تر از باستانی لیره تمام دجا یعنی قلعه قدیم شیمیایەکە داوێ پشت کانی شفاایە ئەو چەمە گردیە وەر دوودی زەی گشتیان کوشت چی دمیە خۆیسکەکەمە گوڵزارخانم کەفتیە و سگ لە مناڵەکانی هالای هیچجا تماشاکردم خۆیسکەم ناو ئاوەکە کەفتی وە پشتەوە داشت کە زاڵخانم سیر خوارد مردی خۆیدی سیر خواردەوە مۆقع تماشەیت کردمەت داش وە باناوە دەستەفراق کرد بۆ مەغان خواردینە پای ئیدارە گەورە ئیدار چنارە لە ئەو چەمەکە ئێمە زەری ئەو زیارەتگامانە ئەکسەری مردمان لە ئەوە گشتی ئالوودە بوو ئەمری خۆیان کرد و مەجروو بوو منیش وەلا گازگردمی 40 ڕۆژ تەمام خۆمیش چاوم نەدی وەڵڵا هیچکە باوەڕ بە هیچکە ناکەیتن من دگانەکانم پتپڕ کەفتە زەوی لە دگانەکانم وەشیر داڵک دووک لە جنازە بەلا و شیرەوە شمارە کردمە دووک لە جنازە ئەو شیر ئاوە داهوت گەنە شی ئەو بخۆن هەلەبان ئەو شیراوە هەردووی ڕمیا و یەمریەکە هەفتین یەخانەوە دەبی هەفتین یەخانەوە دەبیە ئەو شیراوە دوێسەوە هەفتان نەفەر لەنێمان شەهیدی ئەوە شەهیدەوە دیێتەکە زیچ و کوڕەکە سەرمەزە شەهید تو فقط 24 گلەی پسرمو خوان بیا دخترمو خوان بیا پسرداییم بیا بەجاو دووک لە جنازەم جام کردێ لەبان لە دەرباوە یار تا دەردا و هاوردمە یە نەفەر نەوت تەکمە یە نەفەری سوار بووە بکە یەکی نەوت تەکمە یەکی بۆم پیادە بکە ئێمە خوا قڵمان ناوڕێ وی دوو دوگەل وەتر هەم خەردڵ بیە هەم تاوڵزا بی هەمین ئەسام سەرباز بووم بۆمان ئامۆزشمانیاندا بۆ شیمیایی وتیان شیمیای خۆت چی بکەین چی با نەکەین قێری بنزینم بوو لەناو 4 لیتری بوو کردمە دەستماڵەکە دام بەبان دەمم فقط چاوم دیە فقط چۆم ئازاد بوو ئەلیان هەردوو چاوم ئی پوسەکەی سووتیا یە موقع بلیوق کرد بلیوقەکەی ڕاخۆی لەی جوورە دامرد لەی جوورە گشتی لەکەگەرانان دەست پام گشتی نیشتەسە لەرزە گشتی نەها
بازك بلو كردي تمام ولی استدی سفید عادی أيدي أولها خوريا كم يجرا خوريا دي راخوي يجرا ليك بس يجرا توقيا دي قرج بيدي دارو كردي دعمل يجرا كده أو باكمه أو نيتس سنهات بها تركز كانوا هو فاهمه نسي ما يقطع على إنجوا في ماتر وقت الشاو خافي من بعد يا متر إلى ولا ما تشوف قفل بخوي من ويلا ولا يا الفا وز يستديني أرجعنا مرم من شو ود أوصي هاتي لذهين ليزري تكردن ومقود بأخذ بازني قمنا باري الزواناتم أراخو الهين بي الآن دوالي ضعيف وبيت شوم هنايون هيج للريب بيشي خراوم لا تشو بيشي الان لاينا كم لابوم يعني لابوم سركار وتاندينم لا ينم ددان وقت الدخيل شيران آزاد مساف مردي باوران وياد بجوش وجوش شون شير قران هیچ خوف مکران نسپای گران غلامان یکسر آمان و گفتار واتن پالوان نوی سامسوار او ساویردیم نگیان شیرین نرکاب تو شیر پرقرین ایما حاضریم نورسی میدان نکر رکاب تو فدا کریم گیان علاقه بیشترم کوی جنگ نامه لکه هستو ای پالوانه لکه جزیه که ایشون حق علیه باطل مثلا یعنی لسر حق جان کردنه از که مظلومه لازد کردنه اما که لیج زمان چند ساله که هم که بدبختی و سرماناتو حق من پایمال بیو آرزو داشتیم که کسی بود وی فرما و پاکی را خاطر خویا و پیغمبر حق مظلوم للظالم بسنید بیشتر ما علاقه کتاوله درم که هرچی شمشیر شاندنه و هرچی جنگ کردنه و پاکی لسری که حق یارو مظلوم برآورد بکن لخاک سپاریو کسی نمالیو کما کسی بکی اما سروش و خانواده خومان خوشکنم و دیشینو زاری که کشتن مرده دینه دی چجوریا خوامون برام دو نفری اما سروش ترکیشا تا هفت گیره شهید بسپاریم بعد بگریانه آقوش سر صورت انماجیکا چوزان سیم شیمیایی چست حالا بدن خودت رو به حالت آروم در بیار. چشمانت رو ببند هر طور که دوست داری و به تنفس خودت حالا که رسن سالم نبینه بیشتر دارن چی نسته دنبال زندگی خودم و این داره برنیه سخت رم تشکیل زندگی و وضعیت چون که نه درآمدی دارم نه حقوق دارم حتی شاید کسی که حاضر نمون روی وضعیت قبول بکنه وضعیت جسمی من دیگه و ازدواج و تشکیل زندگی زیاد بشم باید فکر نکنم اسمدا جولا و نرسی میدان و آتش دلیران شیران جیان من انتقام بابو ملک شاو جمع کردم و هم لشکر و سپای من امیر اصفانم ملک شام پری خون خواهی شبابا مامام اگر خداوند جان آفرین بدروم نجات نمیدانه ای کی
هر کتاوی دیرم کردی ما بازی دیدی دفترش که در حدود 50-60 کیلو دفتر و هر کام و هر عنوان خوشحالم چاک بکرید bu یک کتاب بیه مثلا کردی بیسو و زوان کردی بخونی دلیلی چیزی بزنی دلیلی سرگرم بید ارز که مزورت لذت دلی بوی ارز کم یا رزم رستم و برزوه باشه ماده که را کردی زوانه لکیز نشو که این زوانه لکیز نشو بخونه چون هزاران کردی ایم کرد که و فارسی چاپیه دونه علاقه پنره بخونه ده ولی خویه کردی هورامیه علاقه دیرن خوننه و گرمه و موقعیت هم عزیزترین کس بریدن او خوش قول بکنیم 5 برا بنی دخاک و دفاع باو سخت نیا یه باوک ما شهید سید میر حسین حسینی و عبدالله حسینیه شمس الله حسینیه حسین حسینیه حیدر حسینیه آخریش نوربخش حسینی برای بیوچک مال ما خاک سپاری من کیشا آخرین روز من کیشا 3 روز و یا سی محمود پسرم و قوری او خوارتره ما دی نتونن سیمباری مدبان چونکه هر کامی دزده قوت واز بدنی لیک بنیایده لی بکنیاوا حلو جی خویلو را سپاردیمه چشمه عنیتا جفت قصلانه زمانی که او قدرت که او را و خاطر یادگار حسین و آوات زبان کندنسه جفت یک کندنه ارز که مزور سرکار شنگینه ویم بیا مای ودما پی جفت قصلان کندی هانی تیکه نان رو بخواه و بیشی شکر خواه بکن بیش نه تن سالم لمنالکانم و گردی و یاو ایدی خوی چی مبانجی و چیز نخیتم کسی عاجز دلیم بود هر کاج بتوای آمادم مرامر دیگه معارکه بعد دستگاه بسود می دستگاهی چی بسود خنششی نالا قصات است دنیا هوا جوره دی مازه دیرات است دنیا دی خو سزاریانی نکرده راخوی مترا درد خوی بیه بیچاره گرفتار بیه دکتر یک تا ایشی این شیمیاییه یک تا ایشی این مغزی بشارت است خطابه تبت ماشین بسنی دوانچت پی بسنی لواشکت پی بسنی کلیچت پی بسنی مری تا دکان کلیچت پی بسنی هر دکتر مری و دکان الان او منالم من خویا جواز جايش الراي اليوم ناكي ندوة نهو قوقيا ندرا ما دقدري نخرجي
من خۆشم شیمیایی زەدەم بەڵام لە هیروشابا و ژاپن نیین واین لە ڕووستای زەردە ئەشی ئەو مناڵەوە خراوتریش بووە 4 دانەتر مناڵێکم نابود بووە لێ چەم دەرداوە بۆمباران شیمیاییدا باوکمە دەرەسەر بیماری شیمیایی سەرەتانی خون مردووە 30 ساڵە مردووە و ئیمەش یەتیمە ئێمە سێک برای من و وەلداڵەکەمان ئینشا زەندگیکەی من بێ باوکێ فرە سەختە یعنی یە جوور سەختەنەوە تەنگی ناتوانین مەسەن ئێساسە بشیت خەڵاوەکان بپفانە ڕۆوەکوانەوە لای 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 ڕۆڵە لای لایە خەیرە دەبوو ماڵەکان دەورمانە کاکەڕام فینجانە پشتوە لایرە دەبوو ئمە خانەوادەی خۆم هەف نەبەرشتەی دامە هەنووز ناتنە بشن تو دەرچاری مناڵەگەت ئایا دەرسەدە شیمیایی گردنە 5% ڕەت دەفتەرچی دەرمانی ناڕاتوی ڕاتوینە ئیمە هەوەی بەدبەختی هاوردیمە 20 ساڵە ئیمە ساڵ 34 ساڵە 1367 لەم بەمبارانە شیمیایی هەوا پێماوە لە سەدام و کافر تایلان زەجر خوێن وەری هیچ کەوە دادمان نەڕست ئەوە تۆ شیمیاییە واتم ئامرای توپازەدە ئینە کاکە ئەوەیە ناو گشتی مەسرات بکەوە دکتۆر زەبەیری ئەسپەریمەتری یا خەیابان شەهید متەری کوچەی شەهید سوفیان لەوەرە چیمە سیتەسکن کردمە دکتۆر ڕەهیمی گشتی دێرم لە بان پەروەندە خۆشی ئاغا توێتما شاکە ئیسۆرەسانەی کورس شارستان ئیسلاماباد بزانین ساڵ چەندێ بیەم من شیمیایی داسەنم ئاغا خو یە ڕەدانەسە من میلودادی ڕاخمان دانیشتمی گریان و بەدبەختی وەخوا ئایا ماتەسە ماڵەتی داخە ئاویچ نەخواردوێ ئەلان شیمیایی گرتن ئەو ماڵەتی داخن ئاو سەیدەکان نەخواردنە ئەلان شیمیایی دەرسە دێرە ئەلان چوار مناڵ دێرم هیچ کامیان دەرسە نەوێ خۆمینی شیمیایەکن لێرە چ دەرسە دێرم ئەو وەختە تا ئەلان ساڵ 50 تا ئێستا من بەدبەختم بیچارە یە 20 ساڵە باوکم جیا دەکەشێتم ناڕاتی و هاباندیەوە هەر چۆی نابینابیەوە مشکل ناڕاتە دی تەمام وەش پیا هاباندیەوە با میوان مانەمان میوان مانەمان میوان ماسی میوان مانەمان هەلە ماڵەوە خۆ هە ناتوانێ قسەیش بکەیتن وەداو حەقتن هیچ تریکە ناکە باوکم 100% هەردووچەوەی لە دەست داوە ئاسابی لە دەست داوە نە بینایی دێرێ نە شنەوایی دێرێ لە کەمەڕۆ خواریش تەمام فەلەج بیە داڵێکی چەم سێ دەفچەمێ ئەمەڵ بیاد یە دەرسەدە خوبە نەوە پاخۆی دوێنێ ژنەگەی هابان ئالای ئەو کوڕەگەی کوڕە بچکەڵەگەی دوو برای من یە نەفەرمان توانایی و هەر بکان نەیریم خدمەت بکەیمە نەگاداری وەلیان بکەیمە یە حدودەن 11 ساڵە ئەروس ئیپیاماسە ئەروسەیە باس خۆمیش باوەڕکە ناڕاتی ئەساب لە ناو هێناوە مەسە ئەماڵ دیە خۆیان تامڵ هیچ نێرن منیش ئوجرەوە پێماتێ تامڵ هیچ نێرم تاسە تەکەڕەدا مەسەزەوەیسە هێزی شەو کەفتانە قورم کاوەرە توانیە ئاساوە گاشون ڕێ بکەیت هەفتەی یە دەفتەر و یە تەوانێت بچوت سەر بێدەرێ دەست نێدە ناو دەستێدی مەسە هەستێکەی زانێت ئەوش قسەوە گەردیاکەتی قەشەنگ زانێت ژنەکەیە کەسەێکە مەدرەکە بالینی بیمارستانە نەبوو دەرسەدەن نەیافێ چونکە ئەو زمانە ئێمەوە ناو شیمایی مەنیم وێرە ئەمکانات نەبوو چەند ڕۆژ بعدی هەموو لای مرساد بوو دیگە دەرڕستی بیمارستان ناشتی من الان 5% شیمیایی دیدی من باوەڕکە 5% چی من ڕاوامی جوامەگەی جوە پێ بنیان قرار بیماسەنە قوقیمان بکەنەوە مالوم نییە ئیم ڕوسوکان 20% هیچ ئەرزشی جرام نێریت هیچ دەرسەدێک هیچ نەیریم لە این شیمیایی خانمیش هیچ دەرسەدێک نێرێت دو مەرەڵە تایلان تاتە ئەمەڵ جڕایی قرار گردیا خویا گواست ئەلان مەبیوشم قەردارم چەند وام هاوردمە شاید باوەڕ نەکەین بعد از 30 سال 15 درس جانبازی داشتم الان 5 درس داریم ایشون خوارات کرده درس دهان سپید
بدن یه چند سال پیش دریا هستم من آقا تماشا بکن یه چند سال پیش دریا هستم من يا باوك ما يمسك براي من ولد على كمان شاء زندگی كامل هیچ رای درآمدی که نری من مثلا و یارانه خمانی من جنیم بیا تکاو جنکه شیبیایی گردن مثلا چین پرونده آن درست نوی اجام پرونده آن ها ناقص همانی درصد نری هیچ درصدی نیست اگه یکی تانیه پروش اتر بین خودان آیا ای اتر بو گشت ناج نفیده ای شیمیایی جب کفیده هر کوره گشت ناج نفیده وای تسکەس کەیتەی لەباس وە گوڵگوڵ بوو تۆ لەباسەکانمان یەحەو ئەوجرە دوو دەست لەباس پڕدایم هنوز 300 نفر روی مردم چش نیری فاقد درصده خوا ایجوره انجام دا ای ساما رای ما بکافیو ایجوی مردمی که و خوا کرداشتیم نه خوا و حق قسم لمدرسه لرجاو لکرن لایانه لدرس هیچ کام یاساو نکرده اسار شتارد چوی لدرس داوا بعد از اینکه شنفتم او عامل اصلی دلاله به معنی شیمیاییه دستگیر بو هیئتی هلند و ایران هاتوین هیئتی هاتوین ایران و ایمیش دعوت کردن که چی مناوره او ناراتی و زلیلی بردست هلند خویا گواز هنوز 5% دو پنیانا انا پرونده شم تایید ایران رو یعنی جانباز شناخته بوم ولی درس جانبازی میگه bazı vatana maderzat ya çavina binas. Ew bedbext mezluma ta klaznos tikle girdi ders xwendiya. دیگه دماغ پامانه و دماغ ایدام قسمت سرم سکته مغزی داره و تو بدنم بیمارستان باوگی فوت کرد پاره که دارگ سکته داری یک نفر علیل بدبخت نابینا کیش جنیده بعد هم به تحقیق نواتم آقا پرونده لروسای زرده لمدرسه دربارن کامل زانین احتیاج و تحقیق نیا بزانین آقا تا کلاس رو درس خونده ایما کلاس نابینایی دیریم تا پرونده پزشکیم هست که دکتر بیمارستان امام حسین رامنیست است که تایید کرده که من عوارض شیمیایی ها وجودم اما مدرک تحصیلی کلاس پنجم ابتداییه که خوددادمانی سال 1967 من مستر کلاس پنجم ابتدایی قبول بود اما ایشان مدرک تحصیلی کلاس شوم راهنمایی که سال 70 قبول بود قبل از اینکه من بچم بوداتی ایلاها ام اسیانا بومسند کمکم بکا آخری شدی هم اصابو تمام حق و حقوقی که قرار بو من بگنم ام اصابو دی چونی باشی؟ سلامت بی والله مش پیگیری کم هنوز مشخص نکردن قرار بود دوباره کمیسیون رو با تشکیل بیان هنوز تشکیل نداو کەوتمە سەرمین تا 2 ساڵیشە قۆقم کرد بەڵام بە جرم و بەهانەی براکەم بە جرمی کوردایەتی ئەدانی 33 ساڵە من ئەو زەجراکیشم و هیچ حقوقێکی چیم نییە شوار من خویا گواز سرفەکەم سەرمان نەخواردمە تا یە لیوان ئاو خۆم کەم هاڵم خاص بود شاهد افتتاح طرح تکمیلی سنگفرش و پلی هستیم که به واسطه تسهیل در رفت و آمد اهالی دوتا روستا انجام گرفته است. بسم الله الرحمن الرحیم. با یاد و خاطر خون شهدای دورالکفن انقلاب اسلامی به یاد خون شهدای بمباران شیمیایی روستای زرده. پوسعه
هەردوو دری باشەماشە هاچی ئێستا من بێدەسات و پیرەمەرد و ئەدی ناتوانم ئێمەش مەریزیم ناڕەتی ئەساب دیریم هێن ڕیا دیریم هێن قالب دیریم ئەشی من پرسیار بکەم لەو جەماعەتی ڕووستامانە لەو هەموو مەسئولی ئەو مەملەکەتە لەو هەموو ئەو فیلمباردارانە ئەو ڕۆژە بمبارانی شیمیایەکە کە بووە باوکی من لە کوورە بۆ کە من نەومە خانی من ئەو هەمکە جانبازە لەو منتەقە لەکوێنە بۆ کە خانی من نەوە یەکی لە پول نە دارو دەنە پێمان نە پول بفەر مەساڵهینی دەرە پێمان دەفتەرچەکەیش هەرزش نێرێتن ئەو دەفتەرچی بوونوە خاسرە لێ ڕامان اصلا ها او پرونده ده 300 می داشتم 1000 می داشتم بدبختیات زمجما فرمران شکار بیمارستان بیمار قربان دست هفته یه دفعه نه مانگ یه دفعه دکتری نه بزنید مردم زرده یعنی که شیمیایی گذره نه مانگ 2 نفر یه نفر 3 نفر نمیری در چه حال امکاناتی که در اختیار روستا قرار گرفته از جمله آمبولانس و انشاءالله در آینده نزدیک با توجه به قول‌هایی که مسئولین دادن بحث بهداری است که در اینجا قرار بر این است که افتتاح بشود ما در خدمت اهالی مردم روستای زرده خواهیم بود ان شاء الله. هدیه رهبری آمبولانس دان سرای منطقه راه بیماریان جانباز و شیمیایی بعد مجوز فقط هارجا ودانا و نظر ایوای مریضه اتوانت هارجا بچود یه ماشینا زرده امپلازوژن رهبری دست زرده خانه بداشت را مردم زرده اوش خو هر کسی شی کسی که بمریا فلی باش کرایه باید بشه خو پاتیج نیست را خاطر خرج ماشینه یدی ناو ده هدیه رهبری فقط یک دا چوار چرخ گنان در مالو او بیچاره رانندگی جو خواهش بیچاره است وقتی مجوز نیری لکوره بچود دکتر وقتا به ما پول دیری او بس تعطیلیه بنسبت تهران برید فرد کردم اوستن ایسا دیار متابزم عاقبت کوره کومک از اینه نه لاون دستگاه سنجی ما یقرا نه نه خدا وگی هیچ موقع کومک نکنه مثل باوما پول خرج کم بیمه پولکم نه تو ارد خرج دولت ده تبین ایانه که چو دامه ادنس دیدنم دخل دیرم نایلی مثلا خرج منالی بکن بعد به حق دو دنیا او مشکل باست کسی ویش شیمیایی زده اید آلو نشنفتیه ها باز شیمیایی نشنفتیه شیمیایی زده اید شما سام خوردیه وقتی چیم نه اداره که قصه کیم آشپزخانه خازمرات کرمی و ناو 4 سال خدمت کرده و یک چاله کما او یک چاله کما شبات یک چاله او یک چاله او یک سرخه تشی برسی زندگی من ماشا ای قالیه که شیر من اوای چه یه سفره که یه زندگی من زندگی در نکنه خوبیش رانا پرسی زندگیت کنه روز قیامت بی او روزه که روزی نه مردم مثلا فکریه بگه ما بشم خوام براسم دکتر بزنم مرد دارو درمانی موجوده گران بود دارو درمان مثلا نامه دفترچه درمانی داشتیم مردم در فکریه نویه ایما خوش منات خمانیش بمریم دی اگر کسی بگیش من نتونن اقدام بکن لطریق نهادی قانونی و جور بنیاد شهید و اموری سرگرم که انشالله خواهن بان پروندی لان تشکیل بیان مثل نناو امسال که سال 94 بو یه بار کمیسیون هاته سیره سال 91 92 یه بارتر کمیسیون هاته سنو روستایان اگر بیات تا الان دوستان عزیزی که لیره حضور داشتن خواهن حتما مراجعه کردن و کمیسیون ویسه بچو مدرک بار او مدرک من درو نخم خواه من سب 10% خوام داشتم باید 10% کردن 5% هر میوبان هین نشیه پرونده وقتی فرماندار چو تاییدی ده را تمام دنیا که دست 2000 نفر زرده لکور و دیاره خویا گواز کمیسیون آتاس زرده ایمه ناو مردم دور ناو مردم بیانه دیار نیومن اصل زرده او وقت قربان ایما 8 نفر بیمن ایسا ایلا و اولا غاتس ناو مادی حقی ما پامال کرنا قریبگان بدبختیان کرده زانی آیم هز و کرماشا آیم هز و سرپل آیم هز و این منطقه آبادیل دوری قلخانیه هز و اولا هاتنا و ایلا ثبتنام کردن را شیمیایی و نویسیانه حق این مردم ایما پامال کردنه لشابات هرچی پرونده و مرونده بی حاجی آقا درسته کدو و بری بنیاد شوید ای درست نویه های امسال کمیسیون نن سال ترشیون نه
ئیشان هیچی نەویە. نەوەلا ئەوی هیچی نەگرتگە. بەوەلا هیچ کامیان ئەمانە دەرسێتیان نەگرتێ وەلی تەقازامان داوە مەسەن شکایەتمان کردووە هیچ کامیان هیچ کاری بۆمان نەکردگان. ئەنجیرمانبی، هەنارمانبی، گردەکانمانبی، زەردەلوویمانبی، هەلوویمانبی، ئەیدی ئەو میوەجاتە داشتی دیە با خۆی گشتی لە ناوەبی. بیشتر ناو باقی کلەن باخە لە قەدیم کە هەر کامی ساڵی چەند تۆنیان لێ بەرداشت بێ گشتە خوشک. داد هەیبی داد فەلەک حەتو باس کی نەشیوانی شادی کی نەکردی پەشیمان. زەیتون درەختی کردووە نیەت و دووستی نریێت هەتا لێ سازمانە مەریلا لە فلستینی لە جیالێک لە هەر کوورەکە مردم گشتی ئاگان منتەقەی زەردە ئەکسەریەت ئەو کرە ئاودرێت ڕیاوردی مثل زەیتون و کشتکاڵ و زەیتون و ئەرزکەم درەختکاری زەیتون وەختا کە ئەو نیەتە دیری من و نیەتە دووستی کە مردمی مە بناسیکی مردمە زەردە کە چەنی زڵم لە لیان چییە کەسێکیش فەریاد ڕست ناشتیمە لە تەمامیان کە شەیدە کە دایمە وی بەدبەختی لەوە سەرماتە 20 نەفەر هەتا لە زەردا قوقی نییە شاید کامتر پەناوردی مەسەی دارە زەیتونە کە وەنێتە دووستی و نیەتمان وە خاترێسە کە سڵ و دووستی بوو لە جەهان ناگوێی فرمە کە سام بێنە ئەو دەوڵەتەکە ڕای دەوڵەتەکە یاروم مەزڕوم لە بین بچوت و دادی وە خوداوەندیش نەڕست. ئایا باید تەک وەکیلا سۆبەت بکەم ئایا تەک یا قسە بکەم بینم شێ بۆمان کە چ کارێکانە ئەوە چیرەتکەگیر بڵێ بۆ سازمانی حقوقی بینەلملەلیش لە سارانێ نامێکی بنووسە بۆیش. نا فعلەن نیاز بۆ کارا لە نییە فعلەن باید دیوان عالیەوە باید شروع بکەین دایت. چون بزرگەلی ئەوایە مەسەڵەن وەلات بیشتریان کەم سەوادی یا بێسەوادی مەسەڵەن نەتوانستیمە حەق خۆمان لێی دەوڵەتە بسینیم. ئەلانیش ئەری وەکیلی بوو کەسێک بوو کە واقعان کۆمەکمان بکە ئیمێش خۆشمان تێ کەسێک بوو حەق و حقوق خۆمان لێی دەوڵەتە بسینی من. کاشە ڕایمەکە یەک نەمایندێ یە وەکیل پایەکە با ئەنساو با دین و مەسەبی بوت یا ڕایگانیاوە پویل لە حەقمان دەفا بکەیت. وتم بزانم لە زەردەی کرماشان حەزرەت عەلیش مەجروح بیتە چه اتفاقی کەفتەراتان چه کارێکتان باە بێسەیمە چیمایی زەدەی وەخوا خۆم و هەفت ملاڵم وەخوای ئەزیز چیم نەوەردیوانی بپرزە مردم هەفت گرە هەشت گرە خۆ مردە نامەستە خەور مشکلم یەسەم مەریزم چیمایی زەدەم خۆم ملاڵم دایم و دەرەمە و ئەسفریم من مەسرەف کەم. خانەوادەکەت چی پێات؟ خانەوادەم هیچی نەمن وەخوا دامە بیاوانی یەخوا بانستەروە ها ئەخورە گەنمی چراونە ملاڵم کە بەهڕە بخۆمە هیچ شوەکەیشم چیە بیمارسان چیمایی زەدەبی هاتووە مرد هیچ پێم ناڕەستی خوا باسەرەوە تا ئەو ساڵیچە ئەو ئەسمێدە بە هەزارەوە قەیە دوکانوە بی قەیە خانوە بی. فرێک لە مناڵگەل ئەهالیەم ئەوایە بعدن کاتم بە دنیا بەرەسەرێ ئستعماڵە مەوادی شیمیایی ناشی لەو بۆمبارانە دوچارە فەلەج یا دوچارە نەخۆشیگەلی سابل عێراجێک بوون. من ژنەفتم یەکی لە مناڵگەل ئێوەژە وەزعەتیە بۆ پێشاتگە زایرەنەوەی چوگم بۆ هۆلەند و وەلی مناڵەکەم چوون لە بەنچوو هیچم نییە لان
برمي دكتور وأستر غاز الشيميائي من خم بمباران شيميائي بم ئایا شەهید مەحسوبیان کرد؟ ولا نكرد يعني ئەو ئاغیانە کە ئەلان جان بازن لە کوێنە بوونە کە داڵێکی 6 دانە شەهیدنەوە کی ئەو 6 دانە شەهیدی خاک سپاری کردووە نازانم چواری ئەو باوکی من بەڕێمە چووە فامیلەکانمان زوریان بەڕێمە چووە پرسیارە دی ئەەکەم کە کی جنازەی ئەوانیان مەسڵەن کەفن و دەفن کردو جەمیانە کردووە وأما وكيل جريات ها وين واتمني شو وكيل جريد رامن بور باو يقدر كل يوم كليش مساغنية داخانة من يكل يوم دم توك وكيل رامبور ئەهالی محترم روستای زەردەی کرماشان بنده حسین احمدی نیاز مخلص ایویل به عنوان وکیل پایه دادگستری و حقوقدان قرار واسه که وکالت اهالی ام آبادیه بگرم ای بمب شیمیایی هر بمب شیمیایی سل سردشتا بنابراین بوچه لیره نسبت به ایویل تعیین درصد خوار کردنه اما بو سردشتیل بان بیا بنده افتخار دارم به صورت رایگان وکالت ایویل بگرم بحث ایمه دو مسئله است یک تعیین درصد خسارات وارده بر رییل ایوه ارای دیگتانه و دو احتساب جانبازیگتانه یعنی مکلفن ای کار کن دست و خوش به آقای کرمی دست و خوش به آقای سلیمانی تشکر کنم دست و خوش دست و خوش به 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 خیلی ممنون نديم شو نشوف ولا خفتم تا أزجون تبغى يراب يصيروا للشنات ولا حين من يشاتي الروا يجي إذا سن سامش من سن سبب ما نقوم زنيش كديا كسانك مثلا والشهرستان وكس جايك تروباي يجي مديو دي آبادية ولا ناوي سو ازدواج وقليان بكي من على فلجة الرامتين خودی نتوانستی من ئێوە تێبکەی من سەنگین بیوی و قرس بیوی بردەستەی پەروەردگار ئەیدی خۆخوا دیتەی هە پلێ دایمە هە لە باوەش بیت هلا أرز مانك دو مانك 10 نفر 5 نفر 4 نفر 2 نفر وعلتها سرطان الرئة هيني الشيميائية استم مردم لبينشو
میوان مانامان میوان مانامان میوان ئەنانە ناو ئین زەردە کە ئیوە تەشریف دیرین بەهەش کامڵ نیەتی ناب دووزەق کامڵ هەست یە جۆرێکیش کە ئایم یە پایدە بەهەش بوو هەست لە ناو ئی دنیای ڕوشەنە هەم بەهەش هەست هەم دووزەق هەست